مسلمانانی خۆشەویست، ئەمڕۆ بە بەردەوام ئەوەی کەوا ئەیبینین و ئەیبیستین لە مەجلیسەکانمان، لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، لە ئیعلام، هەمووی بریتیە لە ئەزمەی بەنزین گرانیە، ئەزمەی نەبوونی غازە، ئەزمەی دواکەوتنی مەعاشە. ژیان ئەوەی کە ئێمە ئەیبیستین هەمووی بریتیە لە ئەزمە، وە خەڵکیش بە شێوەک عامەکەی زۆر خەمی پێوە ئەخوات، و بەردەوام باس ئەکرێت و شەڕی لەسەر ئەکرێت. بەڵام الأزمة الخطيرة هي ضياع الأخلاق والقيم. ئەو ئەزمەی کەوا زۆر خەتەر و ترسناکە کە ڕووی کردوتە کۆمەلگا و وڵاتی مسلمانان، کە زۆربەمان لێی بێئاگاین و باسی ناکەین و لە هەوڵی چارەسەرکردنیشی دانین، نە حکومەت و نا خەڵکیش بە شێوەیەکی گشتی. ئەویش بریتیە لە ضەیاع الأخلاق والقیم، نەمانی ئەخلاق و ڕەوشت و ئاکاری بەرز. ئەوەی کە ئێستا ئێمە هەستی پێکەین بەڕاستی ئەوە ئەزمە خەتەرەکەیە. ئەو ئەزمەیی کەوا ڕووی کردوتە وڵاتی مسلمانان ئەمەیە کە لە خەتەردایە. مەسەلەی نەمانی ئەخلاقە، نەمانی ڕەوشت و قیەم و بەها جوانەکانی مرۆڤن. ئەوەیە هەر ئەمە شەوای کردووە کە هەموو ئەو ئەزمانە دروست بن، بۆ یەکێک لە بەها جوانەکان و ئەخلاق و ڕەوشتە بەرزەکانی مرۆڤ بریتیە لە دەستپاچی، بریتیە لە ئەمینی. ئەم دوو ڕەوشتە کە نەما لای مرۆڤ، هەموو ئەزمەکانی تریش بە دوای خۆی دادێنێت. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ تووشی کۆمەڵگای ئێمە و مسلمانان و وڵاتان بۆتەوە، ئەزمەی نەمانی ئەخلاق و ڕەوشتە. ئەمە شەوای کردووە هەموو ئەم بەڵاو و موسیبەت و ئەزمانەی کە هەن توشمان بۆ هەر لە ڕێگای ئەمەوەیە. هۆکارە ئەساسیەکە چییە بە ڕێزەکانم؟ خوای گەورە لە سوورەتی مائیدەیە شتێکمان بۆ باسەکە. أفرمي لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم ذلك بما عصوا وكانوا يعتدون كانوا لا يتناهون عن منكر فعلوه لبئس ما كانوا يفعلون. خواي قورا لقرآن بما نفرمي لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم. لسر زماني داود پیغمبری خوا وعيسى كري مريم لعنتيان کرد لە کافر و بێباوەڕەکانی بنو إسرائيل بۆ ذلك بما عصوا وكانوا يعتدون. أما خاڵی یەکەم لەبەر ئەوان بێفەرمانی خوایان کرد و سنوورەکانیان بەزاند. ئەمڕۆ گەندەڵی هەیە، دزی هەیە، خراپەکاری هەیە، بەدڕەوشتی هەیە. ذلك بما عصوا، ئەمە عصیانەکەیە. وكانوا يعتدون، ئەمە تعدایە لەسەر سنوورەکانی خوا، تعدایە لەسەر ئەخلاق و ڕەوشت و ئیمانی ئەم میلەتە مسلمانە، تعدایە لەسەر ماڵ و سەروەت و سامان و خوێن و ماڵی ئەم میلەتە. بەڵام خاڵی دووەم كانوا لا يتناهون عن منكر فعلوه. خراپەکارەکان کاتێک کە تاوانەکەن، بەدڕەوشتەکان کە بەدڕەوشتی بڵاوەکەنە و کەناڵە فاسد و ئیعلامە خراپەکارەکان کە بەدڕەوشتی و بەدەخلاقی بڵاوەکەنە و ئەوانەی کەوا دز و گەندەڵ و خراپەکارن
ئەوەی تر کە بە دەوریەوەیە لا یەتەناهەون نەهیان لێ ناکەن، ڕێگریان لێ ناکەن، ئامۆژگاریان ناکەن، ڕاستیان ناکەنە و دەستیان ناگرن بۆی نەڕۆن ناو ئەو زوڵمە. لەبئس ما كانوا يفعلون. ئەمە خراپترین شتە کە میلەت ئەنجامی بدات. هەر کاتێک میلەتێکتان بینی وەکو میلەتی خۆمان نەهی نەکرد لە خراپە، ڕێگری نەکرد لە خراپە، دەستی براکەی خۆی نەگرت بۆ ئەوەی ئەم تاوانە نەکات. پێغەمبەری خوا فەرمێتی عەلەیهی سەڵات وەسەلام ئونصر ئەخاکە ظالیما ئەو مەظلوما. براکەی خۆ سەرخە، پشتی بگرە، یارمەتی بدە کاتێک کە زوڵمەکات و کاتێکیش کە زوڵمی لێ ئەکرێت. سەحابەکان فەرموویان یا ڕەسوول الله صلى الله عليه وسلم ئەزانین کە کاتێک کەسێک زوڵمی لێ ئەکرێت پشتی ئەگرین، دیفاعی لێ ئەکەین، ئەوە دیارە کە مەظلومە ستەمی لێ ئەکرێت، دیفاعی لێ ئەکەین، بەڵام چۆن پشتی زاڵم بگرین؟ فەرمووی دەستی بگرە بەر لەوەی زوڵمەکە بکات. کە زوڵمی نەکرد تۆ پشتت گرت، تۆ یارمەتیت دا، تۆ هاوکاری بووی. بۆی ئەمڕۆ ئەبینین لەناو کۆمەلگای ئێمە خەڵکێک هەیە زوڵمەکات، خەڵکێک هەیە تاوانەکات، خەڵکێک هەیە سنوورە بەزێنێت، خەڵکێک هەیە ماڵی ئەو میلەتە ئەخوا، دەسەڵاتدار بێدەنگە لەسەری، مامۆستایانی ئاینی بێدەنگن، خەڵک بێدەنگە. لە خێزانتەوە بگرە، لە منداڵەکەتەوە بگرە، لە دەوروبەرتەوە بگرە، هەرچی ئەیبینین لە چاوان و لە خراپەکاری خۆمان لێ بێدەنگ کردووە. ئەمەش هۆکارەکەیەتی. خوای گەورە فەرمێت لەبئس ما كانوا يفعلون. ئەمە خراپترین و ناشیرنترین و قێزەوەندترین کار و کردەوەیە کە ئێوە ئەیکەن، کە چییە؟ كانوا لا يتناهون عن منكر فعلوه. ڕێگری خراپە نەکەی. لەوەیە هەر یەکێک لە ئێوە بڵێ ئەم ئەزمەی بەدڕەوشتی و بەدەخلاقی و خراپەکاری کە دروست بووە من چیم؟ بۆ دەستی منی تێدایە؟ تاوانی من چییە؟ بەڵام بەڕێزەکانم بە چاوی عەقڵ و ژیریەوە تەماشای شتەکان بکەن و بە ویجدانەوە بیر لە شتەکان بکەنەوە و بە ئینسافەوە بڕیان لەسەر شتەکان بدەن. ئەگەر تۆ دوکاندارێکیت، لە دوکانەکەتدا چ شتێکت هەیە کە ئەیفرۆشی ئەبێتە مایی نەمانی ڕەوشت و ئەخلاق بەرزی، لە جلوبەرجی ناشەرعی، لە شتی خراپەکاری. ئەگەر تۆ باوکێکیت یان دایکێکیت، کاتێک لەگەڵ منداڵەکانت دەڕۆیتە بازاڕ، بڕیار لەسەر چی ئەدەی بۆ منداڵەکانت بکڕی؟ ئەگەر تۆ وەکو وەلی ئەمری ماڵێک تەلەڤیزیۆنەکەت چی تێدایە؟ چەند زار لەسەر ئەم منبەرە و دڵنیام زۆر بەی مامۆسایانی ئاینیش وەکو ئێمە هاواریان بەرز کردوتەوە بۆ ئێوە. کۆمەڵێک کەناڵ هەن لە تەلەڤیزیۆنەکانی ئێمەی کوردەواریدا ناکرێ هەبن، دوورن لە هەموو ئەخلاق و بەها و ڕەوشت و بەها بەرزەکانی مرۆڤ. بەڵام لەناو تەلەڤیزیۆنەکانی زۆر بەماندا هەیە. نامەوێت هەموو جارێ ناوی ئەو کەناڵانە بێنمەوە. ئەزانن لەگەڵ چێ من دەی ئەگەر لە کەناڵەکەت بێ ئەی چۆن تۆ دەست تێیدایە؟ تۆ هۆکارێکی لە هۆکارەکان بۆ بڵاوبوونەوەی ئەخلاق و بڵاوبوونەوەی بەدەخلاقی و بەدڕەوشتی. وای نابینن کە ئێستا تاوان و بەدڕەوشتی و بەدەخلاقی تەنانەت بە ئاشکرایی ئەکرێت. لە سونەنی ئیبن ماجە هاتووە حەدیثی ئیبن عومەر بە سەنەدێکی حەسەن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: يا معشر المهاجرين 5 إذا ابتليتم بهن وأعوذ بالله أن تدركوهن. أي كومالي كوتروان 5 شت هەیە پەناگرم بە خوای گەورە ئەگەر توشتان بێت و خوای گەورە بەوە تاقیتان بکاتەوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەحابەکانی پەنادا لەوەی کە خوا تووشیان نەکا، خوای گەورەوانی پاراست، بەڵام تووشی ئێمە بوو.
يكك لم شتانك كما بسمة لو تاركما باسي بكم لم تظهر الفاحشة في قوم حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا هركاتك بدروشتي بد أخلاقي داون بيسي بأشكرائي لنا ولاتو كوملغاي مسلمانان كرا حتى يعلنوا بها إعلان كريت كوملا شوينك هن جا بناوي مساجة بناوي يعني شوانا يعني تناند لهندق لشارو قرق دا كوملا مالانك هن خلق الناس نوا كمشهور بوكارو خلق هرشي بيه أرواح وخلق ملت حكومة دا صلاة دا مدزقاء من يكان هميان لي بيدنقن أما إعلاني بد روشتي وبد أخلاقية أقر أما رويدا كومالك دردو بتاو مصيبتو ناخوشو مينتي دي تسر كومالقا دي تسر أم خلقو أم ملتا كاللباو باپیرانە وشتی ئاوامان نەبیست و نەمابینە و گوێمان لێ نەبوو بۆشیان نەجێڕاوینەتەوە ئەوەکو ئەمەی ئەمڕۆ ئەم هەموو موسیبەت و ناخۆشی و مەینەت و ناڕەحەتی و بەڵا و پەتا و ڤایرۆس و نەخۆشی و لە باو باپیرانەوە چێ ئەمەی بیستووە ئەمە هۆکارەکەیەتی ئەمەش بە سەبەبی چێ بەڕێزەکانم بە سەبەبی نماني شرم حيايا پیغمبری خواه فرمي صلى الله عليه وسلم كلا صحيح بخاري دهاتوا أفرمي إن مما أدرك الناس من كلام النبوة الأولى إذا لم تستحي فاصنع ما شئت لقصو تجوانكاني همو پیغمبراني پیشو پیغمبر أفرمي عليه الصلاة والسلام مواتا همو پیغمبران متفق بون لسر أم قسەیە لەسەر ئەم پەیامە جوانەیە کە چییە ئەویش دووبارەی ئەکاتەوە و تەواوی ئەکا ئیذا لەم تەستەحی فەصنع ما شئت کاتێک کە شەرم و حەیا و ئابڕووت نەبوو ئەوە چی ئەکەی بۆ خۆت بیکە زانایان لە شەرحی ئەم حەدیثە فەرموون معنای ئەوە نییە کە تۆ ئازادی بڕۆ بیکە و گوناحت نییە نا ئەفەرموون هذا تهدید ئەمە تهدیدە یعنی کاتێک کە تۆ یەکێک لەم ئەخلاق و خۆڕەوشتە بەرزانە لەم ئەخلاق و خۆڕەوشتە بەرزەیەت لەدەستدا کە بریتێ لە حەیا والحەیاء شعبة من الإيمان حەیاش بەشێکە لە ئیمان کە تۆ بەشێک لە ئیمانت لەدەستدا کە حەیا و شەرم و شکۆ و کەڕامەتە فەصنع ما شئت ئەو کاتە تۆ هەرچی بتەوێیکەی بۆ لە بەرەوەی شەرم ناکەی خوای گەورە فەرمێ اعملوا ما شئتم إنه بما تعملون بصير هەرچیەتانەوە بیکەن بەڵام خواوەتان بینێ واتە محاسبەتانەکە لێپرسینەوەی لەسەرە بۆیە ئەمڕۆ بە هۆکاری نەمانی ئەخلاق و ڕەوشتێکی بەرز ئەمەی کە ئێمە ئەیبینین ئەمڕۆ ئەمە ڕوویدا ئەم ئەزمەیەکی زۆر خەتەرە برا بەڕێزەکانم ئێمە گەیشتوین بەسەر دەمێک کە ئەهلی دین و ئەهلی مزگەوت و بە حیساب خواناسەکان گوێ بەم ڕەوشت و ئاکارە بەرزە نادەن کە بریتە لە ئەخلاق گرنگ دەوڵەمەندبوونە گرنگ گەیشتنە بە مەبەست گرنگ گەیشتنە بە دەسەڵات گرنگ گەیشتنە بە ئەو خان و ئەو سیارە و ئەو شتەی کە تۆ ئەتەوێ ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە خەڵکە ئاساییەکەش خەڵکە کە کاتێک ئێمە خەڵکانێکی وەکو خۆمان کە ئەهلی مزگەوتین ئەهلی دینین ئەهلی جومعە و جەماعەتین ئەگەر ئێمە گرنگی بۆ شتان نەدەین خەڵکە بازاڕیەکەش و خەڵکە دوور لە دینەکەش ڕێگای زۆر بۆ خۆش و ئاسانە بێت بە ئاسانی ئەوەی بێوێ ئەیکا و کاتێکی بتەوێ کەسێک بێوێ ئامۆژگاری بکە
ئەڵێ ئەی بۆ فڵان مام حاجی شواکە، ئەی بۆ فڵان مامۆستا ئاینی شواکە، ئەی بۆ فڵان ئەهلی مزگەوتە شواکە، ئەی بۆ فڵان ڕیژدارە شواکە، ئەی بۆ فڵان حیجابە شواکە. دەیکەواتە ڕێگات بۆ خۆش کرد. ئێمەی مسلمانان، ئێمەی ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت بە کردنی کۆمەڵێکشت واکەین کە ڕێگا خۆشەکەین بۆ خەڵکی خراپەکار کە خراپە زیاتر بکە، کە بەدڕەوشتی زیاتر بکە، ئەزمەکە زۆرتر و قورستر و گرانتر بێ بەسەرمانەوە کە بە کەسمان کۆنتڕۆڵ نەکرێ. بەرهەم و دەرەنجامی ئەمەی کە ئێمە باسی ئەەکەین بێ ئاگایی ئێمە لە خۆمان پێش هەموو کەس، اینجا لە ماڵ و منداڵ و خاو خێزانمان، اینجا لە دەوروبەرمان، اینجا لە کۆمەڵگاکەمان، بەرهەمەکەی ئەوەیە کە ئێستا ئێمە ئەیبینین چی لێ واقع بوو، چی لێ ڕوویدا. بەرهەمەکەی ئەو ئەزمە ئەخلاقی کە ئێمە هەمومان لی بێ ئاگاین و کەم تەرخەمین لە ئاستیدا، لە مۆبایلەکانمان، لە کۆنتڕۆڵی تەلەڤیزیۆنەکانمان، لە جلوبەرجی خێزان و کچەکانمان، ئەو وای کرد کە ئەمڕۆ پیاوانمان بە جلوبەرگ و شێوازی خۆهڵەهێنان و کۆمەڵێک عەمەلیاتی تەجمیلی خۆیان بکەن بە ژن و ڕوبەڕووی مەترسیەکی گەورە کە مەترسی مەرگە، ڕوبەڕووی ئەو مەترسیەش ببنەوە، بەڵام لە پێناوێکی خۆیان بکەن بە ژن. بەرهەمی ئەم ئەزمە خراپەیی کە ئەزمەی ئەخلاق و ڕەوشت و قیەمە وای کرد کە ڕێکخرا و دروست ببن لە ناو وڵاتی ئێمەی مسلمان بەداخەوە کە کار بۆ هاوڕەگەزبازی بکەن. ئاساییە بە پیا و وەکو ژن مامەڵە بکە و مێر بە پیاوێک بکە، و ئاساییە ژن عیلاقی لەگەڵ ژنێکە هەبێ هاوجنسی خۆی و ممارەسی جنسی لەگەڵ بکە و دیفاعی لێ بکەن و شعارات هەڵبواسن لە ناو شاری مسلمانان. ئالەم سلێمانی خۆمان شعارات لەسەر دیوار و شوێنەکان ئەنووسرایەوە و ئاماژە بوو بۆ ئەوەی کە ئێمە خەڵکی هاوڕەگەزبازین و وەداکۆچی لە مافی ئەو کەساناکەین کە ئیدعای هاوڕەگەزبازیەکەن. ئەمە لەکوێ ڕوویدا؟ لە وڵاتی مسلمانان. ئەی سلێمانی شاری ڕۆشنبیری نییە بە حیساب، ئەی شاری ثەقافەت و پێشکەوتن نییە، ئەمە پێشکەوتنە، ئەمە ڕۆشنبیریەت و ثەقافەتە کە پیاوێک لەگەڵ پیاوێک ممارەسەی جنس بکە. ولوطا إذ قال لقومه أتأتون الفاحشة وأنتم تبصرون إنكم لتأتون الرجال شهوة من دون النساء بل أنتم قوم تجهلون. أما صفة قوم لوط وخوا إقراري بيك على القرآن ما دام باسي كر إقراري بيك كردوا إنكم قوم تجهلون وقوم جاهلا هاو رقز بازي جەهالەت و دواکەوتویی و پاشکەوتوییە، نەک شاری ڕۆشنبیری ئەم شتانەی لێ بوەشێتەوە. نابێت شاری ڕۆشنبیری ئەم شتانەی تێدا بێ. هاوڕەگەزبازی خوای گەورە فەرمێ جەهالەتە، قەوم تەجهەلون و قەومێکی جاهلن. خوای گەورە چی لە قەومە کرد؟ فأخذتهم الصيحة مشرقين فجعلنا عاليها سافلها وأمطرنا عليهم حجارة من سجيل. خاي گەورە سزایدان چه سزایەک. ئەم زەوی کە قەومی لۆط لەسەری بوون، خاي گەورە ئەم زەوی بە کامل ئەوەی کە لەسەریەوە بوو بەرزی کردەوە بە ئەندازەیەک کە زۆر بەرز بێتەوە، لە تەوەقوعی من و تۆدا نییە. تیارەش ناتوانێت ئەوەندە بەرز بێتەوە. اینجا لەوێوە خوای گەورە سەرنخوونی کردن، سەرەوژێری کردن، و ئەوەشی کە لەناو ئەم زەویەدا بوو لە بەرد و چیا و خاشاکەکەی وأمطرنا عليهم حجارة من سجيل. خوای گەورە ئەوەشی کەوانە کەوتن و بەرەو زەوی ئەڕۆیشتنەوە، ئەو بەردوشتانەشیان بەسەر داکەوت تا زەویەکەش بەسەریاندا بە یەک جاری کەوت و بە ناخی زەویدا ڕۆچ و نەخوار.
بسبب أم تاوان قورو خيزونا بسبب هاو رقزبازي ثقافة نية روشنبيرية وبيشكوتن نية روشنبيرية نية برابر زكانم بأقاما لأخلاق وروشتي ملة كمان بيت بأقاما لأخلاق وروشتي قنز من دالكان مان بيت أم أزمة خطيرة أم أزمة خرابة قيزونية كنمان أخلاق وروشتا وايكركا أمشتان لناوكو ملقادا دروز بيت أمرو قنزيك لقل أو بري بو هر قنزيك كلناو أو اشتدا إسا خوي هل بيني وكو آفرتك بازنك لدزكاو خناوكيك لملكاو برسي لبشتو ببستي أما روشتي آفرته أما بو آفرت جوانية ناس چيا بو آفرت قنزاوة بلام نابي بياوابكا ببيتسوانوش معناه كمينية بو آفرت قسكاني موابي يعني ما موسى آفرت بيريزا نا آفرت آواز جوانا بلام آفرتش ناشيرينا كاتك برسي وكو منوتو تابك كاتك زلو برقشي وكو منوتو دبركا كاتك ريشو سميلا يشي هبيت ناشيرنا آفرتشي واتويتو سميلي هبيو ريشي هبيو قاتشي كردي لبردابيو جمدانيشي لسر بيو برسي شي وكو منوتو تاكر بي اما كي آفرته تو بروي داخوازي آفرتي واتوي نا آفرت وآوا ناشيرنيا وخو معناه وني كبياو بيريزا هر شتي لشتيك وديت هر كومل هالسوكوت وآكار هي للرقزي برانبرة وزوانا أما جنز خوشوي سكان أما بيشكوتني بخوا بازن لدزكردن معناوني كتو ثقافتته معناوني كتو خاوان علمي معناوني كتو بيشكوتوي تو لو لا سايب باورانك وبلام لعلم وتكنولوجيا ولا ثقافتي كالسودي هبي بوخوت وبوكم القاقد بولو تماشاناكي تنبلو توزل لبيتو تسار ساعتك لو بي ساعات خوتبه لثقافته علم بيشكوتنو داهنان دا اصلا نتماشايكاتو نبيشكوتو نلاسايشانكاتو نايشي بوكا بلام لبرشو لبازو لخناوكو لكابو دراندن وسرچوك دراندن على لقيمه لويل وبيش أوروبيا كانوا ولا تاني غربيش كوتو توا بويا برز كانوا بيش كوتن علمه ثقافته بيش كوتن هرقوركا بخوا دزقرتن تبدينك كبريتي لعلم لأخلاق لروشتي برز لسربرزي دين ودنيا وقيامته داوا كارم لخواي پروردگار يا رب العالمين لما نخوش بي وهدايات من دي واخير من خيرك يا رب العالمين يا ربي خوا هدايتي قنج لا وكان من بديت يا ربي خوا هدايتي قنج كان من بديت يا ربي خوا بيان جريت وسر ديني اسلام وسر سنتي پیغمبرك صلى الله عليه وسلم خوا هدايتي افرتان من بدي بوي بتوانن او پوشاكه بو پوشن كشرعيه لقمي اخلاق وروج برزيدايا يا رب العالمين هدايتي دا صلاة داران من بدي وموفقيا بكي بو أوي عمل بقرآن وسنتي بيغمبركت بكن صلى الله عليه وسلم بو أوي أمش لجردستيان بحسينوا يا ربي خواجان أوي خير وخوشي بو أمولات ملتي خواجا دستي بقري يارمتي بدي أوي لخمي إيمان وأخلاق وروشت ومالي أم ملة دايا خواجا يارمتي بدي دوامي عمري بدي يا رب العالمين أوشي كالبلان دايا بولنا وبرديني أخلاق وقيم وإيمان ومال وساماني أم ملته خوايا بشتي بالشيني خوايا لكولا ميكيتوا يا ربي خوايا بيكي ببندي زمان لفرعون قارون هامان نمرود صدام خراسي بسربيني يا رب العالمين يا ربي خوايا جان هدايات من دي أخير من خير كي شفاينا خوش كان من بدي قرزي خرزار كان من بوبجري توا رحمة وبركة خل أسمان وزي لسلمان قطعنك اللهم آمين وصلى الله وسلم على محمد وآله وصحبه أجمعين.